خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. چاوی واشنگتن بۆ ئەم بەرنامەیەی سەرنج دەخاتە سەر بەشداری کورد لە هەڵبژاردنەکانی ڕۆژی 12 مانگی 5 عێراق. پاش ماوەیەکی دوور و درێژ لە گرژی و ئاڵۆزی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا لایەنە سیاسیەکانی کورد لە عێراق بڕیاری ناردنی نوێنەرانی خۆیان داوە بۆ بەغدا لە ڕێی هەڵبژاردنەوە. پێویستە دانووساندن هەبێت لە نێوان هەردوو حکوومەتی هەولێر و بەغدا لەسەر ژمارەیەک دۆسێ لەوانە نەوت ناوچەدا بڕێنراوەکان و پێویستە لە کۆتاییدا بگەنە ڕێککەوتنێک کە بەلایەنی کەم پەیوەندیەکانی نێوان هەردوو لا هێور بکاتەوە بۆ ماوەیەکی درێژخایەن. بەڵام لێرەدا کێشەکە ئەوەیە بواری سیاسی لە هەرێمی کوردستان لەم ماوەی ڕابردوودا جابەشبوونی پێوە دیارە. چیدی ئەوە نەماوە بگوترێت دوو لایەنی گەورە و هەندێک لایەنی بچووکن. ئێستا لایەنەکان هەمویان بچووکن، لەگەڵ ئەمەشدا پێویستە پێکەوە بزانن چی بە بەغدا دەڵێن و دانووساندنەکانیان لەسەر چ بنچینەیەک دەبێت بۆ ئەوەی زۆرترین سوود بەدەست بێنن ئەوە پێویستە یەکگرتوو بن. In order to get the maximum benefits, they have to have a unified position. ئێستا لە هەموو کاتێک زیاتر پەرتەوازەیی و شپرزەیی بە ناوماڵی کوردەوە دیارە، بەڵام لەگەڵەوەشدا هەروە دێ و داواکان زیاتر دەبن تا دەنگدەران لە هەرێم بەشداری بکەن لە هەڵبژاردندا و دەنگەکانیان نەسووتێنن. I think within any community there are differences of opinion. بەڵێ من پێم وایە هیندەی کورد پەیوەندی بە عێراقەوە هەیە پێویستە بەشداری بکات لە هەڵبژاردندا، چونکە ئەمە بۆ تێگەیشتنە لە داواکانیان لەسەر ئاستی وڵاتەکە بۆ زانینی ئەوەی پێویستیەکانیان چین. ڕاستە ئەمەش پەیوەندی بە زەمینەی سیاسیەوە هەیە و لە ئێستاشتا زۆر شت هەن پێویستە قسان لەسەر بکرێت و باشترین ڕێگەش بۆ ئەمە بەشداریکردنە لە هەڵبژاردندا. There are always solutions to everything. لە ساڵی 2003ەوە تا ماوەیەکیش بەر لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کورد لە بەغدا بەهێز بوو. پێگەیەکی تۆکمەی هەبوو بە شێوەیەک هۆکاری گۆڕینی دوو سەرۆکوەزیر بووە لەو وڵاتەدا. ئەی بۆ ئێستا چۆن؟ ئەم پرسیارە لە دکتۆر دنیس نەتالی لە نێوەندی لێکۆڵینەوەی استراتیژی نیشتیمانی لە زانکۆی بەرگری نیشتیمانی دەکەم. دکتۆر دنیس، سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. هەڵبەتە وەک لە پێشەکی بەرنامەکەدا ئاماژەم پێکرد کورد لە 2003ەوە تا ئەتوانم بڵێم بە ماوەیەکیش پێش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هێزێکی تایبەتی هەبوو لە بەغدادا. بۆ لەمەوە دوا چۆن دەبێت؟ Thank you, Balin, and it's a pleasure to be here. سپاس بەڵێن، خۆشحاڵم بەم بەشداریەم لێرە. دەزانی خاڵی یەکەم لەوەدایە کە شتێکی باشە و گرنگیشە کورد بەشدارە لەم هەڵبژاردنەدا و بایکۆتیان نەکردووە و بە کاندید و بەلیستی جیاواز بەشدارن تیایدا. دەگەڕێمەوە پێشتر و سەبارەت بەوەی مەزەنە دەکرێت کورد پێشتر لە بەغدا لایەنێکی بەهێز بووە و ئێستا ئەو هێزەی نابێت، ئەمە شتێکی ڕاستە، بەڵام لە ڕاستیشدا هەرگیز کورد لە بەغدا یەکلاکەرەوەی بڕیارەکان نەبووە. بەڵێ لە ماوەی 10 ساڵ بۆ 13 ساڵی ڕابردوودا کورد ڕۆڵ و کاریگەریەکی گرنگی هەبووە. گرنگ بووە لە ڕوانگەی پێکهێنانی هاوپەیمانێتیەوە، بەڵام ئەگەر سەیری پەرەسەندنەکانی 13 ساڵی ڕابردوو بکەیت ئەوە دەبینیت سێ دۆسەی سەرەکی ناوچە جیاناکۆکەکان، نەوت و هەروەها موچەی هێزی پێشمەرگەش گەیشتنە ئەو پەڕی و هیچیشیان چارەسەر نەکران. ناڵێم هەموو هەڵە و کەم تەرخەمەکان لە ئەستۆی کووردا، بەڵکو هەموو کاتێک سنووردارکردنێک هەبووە سەبارەت بەوەی نوێنەرانی کورد توانی بێتیان چەندێک و لە چ دۆسەیەکدا کار بکەن. هەمیشە هێڵی سوور هەبووە، هەرگیز دانووستاندن لەسەر ڕەوشی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان نەکراوە بە پەیبەندی 140 دەستور. ئەمانە هەبوون، پێشم وایە ڕیفراندۆم هەموو شتەکانی کڵۆم کرد. شتێکی تریش ئەوەیە بەردەوام کاریگەری کورد پشتی بە حکوومەتی لاواز بەست بوو، یانی لەسەر ئەوە نەبووە نێوەند و دامەزراوەی تۆکمە پێک بهێنرێت تا خۆیشمان بەهێز بین، بەڵکو هیواکە ئەوە بوو بەغدا هەر لاواز بێت، شەڕی ناوخۆ هەبێت لە نێوان لایەنە جیاوازەکانی شیعە و سوننەی عەرەبدا. ئەمەش بێگومان ڕۆڵێکی کاریگەری بە کورددا بوو. Sunni and Shia Arab groups, and therefore this made the Kurds or gave the Kurds a lot of
or relative influence. بەڵێ بەڵام ئێستا وەکو دەبینرێ بەغدا بەهێزترە لە هەولێر بەغدا باڵا دەسترە لە هەولێر کورد دەتوانێت چی بکات لێرەدا؟ Well, to be frank, I don't think that there's... بەڕاستی دەزانی ڕاستگۆیانە بیڵێم بژارەیەکی زۆر لەبەردەستدا نییە ڕێژەیەکی زۆر باڵادەستیان لەدەستداوە ئەمەش هەر لە دوای 16 ئۆکتۆبەرەوە نا بەڵکوڕێک یەک ڕۆژ لە دوای ڕێفراندۆمەوە یانیش دەتوانم بڵێم لە ڕۆژانی پێش ڕێفراندۆمیشەوە جا ئێستا ڕۆژی 600,000 بەرمیل یان بۆشکەی نەوتی نەماوە هەناردەی بکات توانای موچەدانانیان نەماوە خەڵق لە ناوچە جیاوازەکانی هەرێمدا خۆپشاندانی ناڕزایی دەربڕین دەکەن هەروەها قەرزێکی زۆری چەندان کۆمپانیاشی لەسەر پێداوەتەوە جا کە لەم جۆرە کێشانەدا بیت ئەوە پێویستە بگەڕیتەوە لای حکوومەتی نێوەندی و دەست بکەی بە دانوستاندن تا خەڵکەکەت موچەی خۆیان وەربگرن ئەو کۆنتراکتانەی هاتن جێبەجێ بکرێن پەرە بە ئابووری خۆت بدەیت جا بەڕاستی پێم وانییە هیچ بژارەیەکی تر هەبێت نە پشتیوانی هەبوو نە دەشبێت بە وڵاتێکی سربەخۆ هەر بۆیە پێم وایە قمارکردنێک بوو ئەمەش کاردانەوەی توندی بەدوای خۆی داهێنا ئێستا شتەکان سەبارەت بەوەیە چۆن زیرەکانە و استراتیژیانە دەگەڕیتەوە بۆ بەغدا هاوپەیمانی گرنگ پێک بێنە هەوڵی پاراستنی بەرژەوەندیەکانی کورد بدا وەک عێراقی لە ناو حکوومەتی نێوەندیدا حەز دەکەم هەر هەمان پرسیار بە شێوەیەش کە لێتی بکەم چندێک لەو بڕوایەدای کە ڕێفراندۆم بووە مایی بەهێزبوونی دەوڵەتی عێراق ئەو دەوڵەتەی کە ینی لەسەر ئاستی نێونەتەوەیش پێی دەگوترا زۆر لاوازە هیچی بەبەرەوە نەماوە. Yes, I don't think it's just Iraq has come together because of the reactions against the referendum. بەڵێ بەڵام پێم وانییە هەرتەنها کاردانەوەکان دژ ڕێفراندۆمی عێراقی پێکەوە گرێدابێتەوە عێراق هێشتاش لاوازە وەک ساڵانی پێشتر پێکەوە نەبەستراوەتەوە بەڵام بەبێ هیچ گومانیەک هەنگاوی بەرەو پێشچوونی خۆی دەنێت بە شێوەیەکی ئەرێنی لە سۆنگەی ئەوەی لەسەر ئاستی ناوخۆی ئاشتەواییەکی گرنگ دێنێتە ئاراوە هێزە ئاسایشیەکانی عێراق پێکەوەن و بوونەتە جێی شانازی بۆ زۆر لە عێراقیەکان حکوومەتی عێراق هەوڵی هەنگاونان دەدات بۆ چاکسازی گرنگ ینی هەر ڕێفراندۆم نەبووە بەتەنیا ئەوەی ڕێفراندۆم کردی کاردانەوەی گەورەی زۆربەی عێراقیەکان بوو عێراقیە غەیرە کوردەکان مەبەستمە کاردانەوەکان بە شێوەیەک بوو وەک دەڵێن کورد هەنگاوی زیاد لە پێویستی ناوە چوونەتە ناو زۆر ناوچەوە ئەمانە هەستی نیشتیمانی عێراقیانی بەهێز کرد وابەستەبوونی بە سەروەری عێراقەوە زیاد کرد ئێستاش لەم کاتی هەڵبژاردنەدا ئەو بابەتەی هێناوەتە ئاراوە کە هەندێک کاربدەستی دیاریکرا و ناتوانن زۆر شت بدەن بە کورد چووکەوا سیر دەکرێت کورد دەستبەرداری زۆرێک لە ناوچەکانی عێراق بوو و هێشتاش کاردانەوەیەکی زۆر هەیە لەوانەی خواستی خراپیان هەیە لەگەڵ ئەوەشدا کە بەغدا و هەولێر لە چەند ڕوویەکی فەرمیەوە هەندێک ڕێککەوتنی گرنگیان کردووە بەڵام هێشتاش کاردانەوەی زۆر تند هەن لەسەر ئەو دۆسەیە نەک هەر لە ناو کاربەدەستاندا بەڵکو لە ناو خەڵکیشدا بەڵام دکتۆر دنیس کورد شەڕێکی ئێجگار گەورەی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی کرد نە هێزەکانی حەشدی شعبی نە هێزی لەشکری عێراقیش نەیان دەتوانی ئەو شەڕە ببەنەوە بەبێ بەشداری ڕاستەقینەی کورد دژ بە تێرۆریستان. That's really complicated. One certainly recognize the important role that the Kurdish Peshmerga played in the countering Daesh campaign, and I don't think anybody would question that. ئەمە بەڕاستی زۆر ئاڵۆزە هەموو کەسێک دان بەو ڕۆڵەی هێزی پێشمەرگەی کووردا دەنێت لە بەڕەنگاربوونەوەی تیرۆریستانی دەوڵەتی ئیسلامیدا پێشم وهانیە هیچ کەسێک هەبێت گومانی لەو ڕاستیەدا هەبێت بەڵام ناکرێت ئەو ڕۆڵە وەها لێک بدرێتەوە تا بۆ چارەسەرکردنی کێشە سیاسی ئاڵۆزەکان بەکاربهێنرێت بەڵێ هێزی پێشمەرگە لەگەڵ پشتیوانی هاوپەیمانی نێونەتەوەیی و بێگومان هێزە ئاسایشەکانی عێراقیشدا پاشەکشیان بە داعش کرد ئەمە بێلەوەی هەندێک لە هێزەکانی حەشدی شعبیش بەشداریان هەبوو لەو شەڕانەدا با لە بیرمان نەچێت ناوچە جێناکۆکەکان لەوە تای خرانە نێو دەستوری عێراقەوە هیچ دانوستاندنێکیان لەسەر نەکراوە بڕوانینی من لێرەدا کێشەکە هەر تەنها بەغدا و هەولێر نییە زۆرێک لە خەڵقی عێراق لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری وڵاتەکە بێزار و ناڕەزا بوون بەرامبەر داواکاری هەندێک لە کورد کە ئەو ناوچانە بێ هیچ چەند و چۆنێک کوردین و ئەمەش ئەو کاردانەوە توندەی کە باسی دەکەم با ئەوەش بڵێم هەر بە تەنها حکوومەتی عێراق نییە وڵاتانی ناوچەکەش بوونیان هەیە لەم هاو
کێشەیەدا کاردانەوەیان هەبوو. هەندێک لێدوان و ڕاگەیاندن هەبوون یارمەتی دەرنەبوون وەک ئەوەی ئێرە هەر شوێنی کوردە و ڕێگە نادەین عەرەب لێرە بێت. ئەمانە یارمەتی دەرنەبوون. زلهێزەکانی دراوسێش تێبینی و سەرنجی هەڕەشە ئامێزیان دەدا یان لە ڕاگەیاندنەکانیان دەیانگوت ئەگەر بێت و ڕێفراندۆم بکرێت ئەوە هیچ بەرپرسیار نابین لەوەی چی ڕوودەدات. هەر بۆیە بەڕاستی هیچ سرم نەسوورما لەوەی هەندێک لە کورد خۆیان کشاندەوە. من بەخۆم گومانم هەبوو لەوە ناکە هێزی پێشمەرگە توانای نییە، بەڵام لەوەی کە ناوچەکانی خۆی فراوان کرد کورد بە ڕێژەی لە ١٠٠ بە پشتیوانی هێزە ئاسمانیەکانی هاوپەیمانان. جا چۆن دەتوانێت پارێزگاری لەو ناوچانە بکەیت بەبێ پشتیوانی ئەو هێزانەی کورد نین. جا بۆیە بەڕاستی پێم وانییە شەڕی دژ داعش لەو ناوچانەدا بەمانای ئەوە بێت ئەو ناوچە جێناکۆکانە هی چۆن. یانی سنوورێک بە خوێن دروست کرابێت بۆ مایەنە نییە هەنگاوی سەقامگیری بەرەو پێشچوون بێت. زۆرێک لە عێراقیەکان غیرە کورد هێشتا وابەستن بەو ناوچانەوە جا ئایا کەمایەتی بێت یان بەشێکی کۆمەڵگەی عێراقی بێت. دووشت ڕۆیاندا دەزانی هەر شەڕی داعش نابەتەنیا بەڵکو ڕێفراندۆمیش کاتەکەی گونجاو نەبوو. دەکرا شتەکان چارەسەر بکرێن و ئەو ناوچانە با بەڕاستی بڵێن بەبێ پشتیوانی هاوپەیمانان نەدەهاتە ژێر کۆنتترۆلی تۆ. ئەو جا بێیت و بڵێ دەیان خەمەوە سەر هەرێمی کوردستان لە ڕێی ڕێفراندۆمێکەوە کە زۆر کەس لەو ناوچەیەدا مافی دەنگدانیان نەبووە تیایدا. خاڵێکی تریش ئەوەیە هەر بەغدا نەبوو، بەڵکو زۆر کەمایەتی تریش هەبوون لەو ناوچە کێشە لە سەرانەدا هێشتاش دەیانەوێت سەر بە بەغدا بن. ئەلبەتە هەمویان نا، بەڵام هەیەە نایانەوێت سەر بە هەرێم بن. هێشتاش بە تەواوەتی دیار نییە کێ دەخوازێت و کێش ناخوازێت. They didn't want to be under. Not all. There are certainly parts. Not all. So it's not so clear as to this wanted it and this group didn't. من حەزەکەم پرسیارێکی لێ بکەم لێرەدا سەبارەت بە سەروەری عێراق. وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەردەوام جەخت دەکاتەوە لە پاراستنی سەروەری عێراق. وەکو تۆش ئاماژەوە پێکرد وڵاتانی دراوسێش ڕۆڵیان هەبوو بە تایبەتیش کۆماری ئیسلامی ئێران. بۆ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لەوە بێدەنگ بوو بەڕای تۆ؟ Okay, so first, these are my views, so I can't speak for America or the United States government or the Department of Defense. یەکەم ئەمەی دەیڵێم ڕای خۆمە و من ناتوانم لە جیاتی حکوومەتی ئەمریکا قسە بکەم یا بەناوی دامەزراوەکانی ئەمریکاوە لێدوان بدە. با ڕوون بین لەمەدا هەر تەنها وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا نەبوو بەڵکو هەموو وڵاتانی هاوپەیمانێتی بوون. هیچ وڵاتێک نەیگوتووە بەڕەنگارد دەبێتەوە لە پێناو سەروەری دەوڵەتی عێراق. نە وڵاتانی ناوچەکە بە تورکیا و ئێران و وڵاتانی کەنداویشەوە، نە وڵاتانی ئەوروپا نە ئەمریکا، بەڵام زۆر ڕوون و ڕاشکاوانە بوون و ئاگاهیشیان دەدا کە ڕێفراندۆم مەکەن. وا بەستەیەکە ڕوون و ئاشکرا بوو ناتوانین ئەم پێکهاتە لەم کاتەدا دروست بێت بەبێ بەردەوامی پێگەی عێراق لە ناو دراوسەکانیدا. جا پێم وایە پەیامەکە بریتی نەبوو لە ئاونا، بەڵکو لەوەدا بوو کە ئەمە شتێک نییە ئێمە بڕیاری لێ بدەین. دۆسیەکە گرنگە و دەگەڕێتەوە بۆ کورد تا پەیوەندیەکی باشی هەبێت لەگەڵ بەغدا و دراوسەکانیشدا، چونکە ئەمە بڕیاری ئەوانە. بڕیاری کورد و حکوومەتی عێراقا نەک بڕیارێک بێت ئێمە بیدەین. ئەگەر لێشم بپرسید بۆچی ئێمە وەک ئەمریکا پشتیوانیمان لە سەروەری عێراق کرد لە بری پشتیوانیکردن لە ڕێفراندۆم، وڵامەکەش ئەوەیە ئێمە وەک ئەمریکا زۆر نیگەرانی هەبوون وەک ناسەقامگیری و ئێمەش لەو کارەدا نین کە وڵاتێک پارچە بکرێت، چونکە ئەوە بە پلە یەکەم بڕیارێکی ناوخۆی عێراقیەکان و ئەو جاش بڕیاری ناوچەکەیە. من دەگەڕێمە وڵات کە حەزەکەم هەندێک قسە باس لەسەر وابەستەیی بەغدا بکەین بەرامبەر بە کورد وەکو پێکاتەیەکی گرنگ لە ناو عێراقدا. یەکێک لە پرسەکانی تر ئەوەیە ئایا کورد چەندێک متمانەی بە بەغدا هەبێت و لە هەمان کاتیشدا ئایا دەتوانرێ پاش هەموو ئەو ئەزمونانەی کورد هەیبووە لەگەڵ حکوومەتە نێوەندیەکاندا وەها سەیری بەغدا بکە کە جێی بڕوا و دڵنیاییە بۆی؟ I don't think Baghdad has a choice except to say and do. پێم وانییە بەغدا هیچ بژارێکی هەبێت تەنها ئەوەندە نەبێت شتێک بکاتیان بڵێت کە وابەستەیە پێوەی. لەو بڕوایەدام لە قۆناغی پێشوودا هەندێک سیاسەتمەدار ڕێککەوتنیان لەگەڵ کورددا دەکرد وەک بارێکی باو ئەو ڕێککەوتنانە نهێنی بوون و دواتریش لی کشاونەتەوە. ئێستا ئەو قۆناغە کۆتایی پێدێت. پێویستە شتەکان هەمووی بەڕوونی و ئاشکرایی بن.
بە دۆکیومنت بکرێن ئەوجا حکوومەتی بەغدا دەکەوێتە ژێر وابەستەیەوە جابیرمان نەچێت ئەوەش پرسیارە ئایا کوردیش هەمان ئەم شتانە دەکات شتەکە ئەوەیە هەر ڕێککەوتنێک بێت ئەوە پێویستە هەردوو لا وابەستە بن پێوەی و ئەگەر گەیشتنە ئەو خاڵە ئەوە هەنگاوەکان ئاسایی دەبنەوە. دکتۆر دەنیس لە دوای ئەو هەموو ئاڵۆزی و گرفت و کێشانەی کە هەبوون پێ وایە ئاستی پەیوەندی نێوان هەولێر و بەغدا بگاتەوە ئەو ئاستەی کە بگوترێ یەک متمانە بەویتر دەکات؟ Yes, actually I do. And I'm not an optimistic person. بەڵێ بەڕاستیش بڕوام وایە هەرچەندە من بەگشتی کەسێکی گەشبین نیم ئەگەر لە ڕووی مێژوویەوە سەیری بکەیت سەیری ئەو پەیوەندی مێژویانەی نێوان کورد و حکوومەتەکانی عێراق بکرێت لە ساڵانی بیستەکانی سەدەی ڕابردووە تا ئێستا مەرج نییە هەر پێک هاتبێت لە بەڕێنگاربوونەوە لەگەڵ ئەوەشدا کورد بۆ نزیکەی 100 ساڵە شەڕی مافی خۆی دەکات و تۆند و تیژی هەیە بەڵام هێندەی ئەوەش دانوستاندن هەبووە لە نێوان حکوومەتەکانی عێراق و کووردا هاوکاتی قەیرانەکان هەرچەندە بەداخەوە قەیرانەکان خێناوی بوون بەڵام کاتێک هەڵومەرجی پێویست لە ئارادا بوو بێت یان پێداویستی هەبوو بێت ڕێبەرانی کورد واقعی بوون و گەڕاونەتەوە بۆ بەغدا و بە هەمان شێوەش بۆ لای لایەنەکانی تریش چووکە دەزانن کە کوردیان دەوێت و هەروەها هەرێمی کوردستانیشیان پێویستە تا هەموو وڵاتەکە سەقامگیر بێت بەڕاستی ئەمە ئەو شتە دەبێت کە پێویستە سەنگی بخەمە سەر سەبارەت بەوەی چۆن ئەو هەلومەرجە دێنمە ئاراوە و ڕەهەندەکانی چی دەبن جابۆیە دەشێت ئەو دانوستاندانە سل لە نوێ دەست پێ بکەنەوە چونکە کورد پێشتریش لە دانوستاندندا بوو لەگەڵ حکوومەتی عێراقدا و پێشم وایە بە تایبەتی لە ئێستادا پێویستیان بە یەکتر هەیە بەڵام لە دانوستاندنا بووە بەڵام کێشەکان زیاتر بوون نەک چارەسەرکرابن یا هێور بوو بنەوەیە ئەو قەیرانانەی نێوانیان. Now you're getting into the three key issues, right? So oil, دەزانی ئێستا دەکەویتە بەردەم سێ دۆسێ سەرکیەکەی نەوت ناوچە کێشە لە سەرەکان موچەی پێشمەرگە ئەمانش لە ساڵی 2023ەوە دۆسێ سەرکیەکانن پێم وایە دۆسێی ناوچە کێشە لە سەرەکان چارەسەر نەبووە بەهۆی ئەوەی بگوترێت هێزی پێشمەرگە کشاوەتەوە یان بگوترێت حکوومەتی فیدراڵی عێراق دەسەڵاتی خۆی بەسەردا سەپاندۆتەوە نا ئەم دۆسیانە پێویستە دانوستاندنیان لەسەر بکرێتەوە لە ڕوانگەکانی هەبوونی هێزی هاوبەشی ئاسایش و دانی موچەکان ئەوانەی پەیوەندیان بە دەسەڵاتی فیدراڵیەوە هەیە موچەی هێزی پێشمەرگەی کوردستان دەکەوێتەوە سەر هەردوو لایەن ئایا دەتوانن چی بدەن و چی نەدەن پێم وایە دۆسەی نەوت لە نێوان بەغدا و هەولێردا دۆسی قورسەکە دەبێت پێشم وانیە لە ئایندەیەکی نزیکدا ئەم کێشەیەی نێوان چارەسەر بێت بە تایبەتیش کە ئێستا حکوومەتی هەرێم لە پێگەیەکی لاوازدایە و ناتوانێت بە پێگەیەکی بەهێزەوە بچێتە دانوستاندنەوە جابۆیە هەندێک شتی دیاریکرا و هەن دەکەون دوای هەڵبژاردنەوە هیچ لایەنێک لە ئێستادا ڕێککەوتن ناکات دوای هەڵبژاردن و چەند مانگێک پاش هەڵبژاردن لەوانەیە ئەم شتانە یەکلا ببنەوە ئایا کامیان پارەی کۆنتراکتەکانی نەوت دەدات ئایا کورد دەتوانێت نەوت هەناردە بکات بەبێ بڕیاری حکوومەتی نێوەندی ئێستا شتێک هەیە لەم نێوەندەدا حکوومەتی عێراق دەسەڵاتی هەیە بەسەر ناوچە کێشە لە سەرەکان نەوتیش لە ناو هەرێمی کوردستان هەیە چی لێ دەکەیت چی لێ ناکەیت کەوتۆتە سەر خۆت موچەی لێ دەدەیت پارەی کۆنتراکتەکانی نەوتی لێ دەدەیت یان هەرچۆنێکی تر بێت جا هەندێک شتی دیاریکراو هەن حکوومەتی عێراقیش دەیخوازێت بۆ من ئەوە گرنگە بزانم ئەمە چەندێک دەخایەنێت پێشتر ڕێککەوتن هەبوون لەسەر ئەمانە ڕێککەوتن هەبوو لەگەڵ حکوومەتی هەرێم بۆ هەناردەکردنێکی کاتیانەی نەوت ئایا ئەمە بەردەوام دەبێت لە هەمان کادا هەندێک شت هەن وا بەدی ناکەم ڕوو بدەن و پێم وانییە حکوومەتی هەرێم کۆنتترۆلی نەوتی کەرکک بکات باز لەوە کە ئەڵی کورد بە لاوازی دەڕاتەوە بۆ بەغدا پێدوان نییە ینی ئەمە ئەرکی هەم وڵاتانی دراوسێ بێ باسم لە کۆماری ئیسلامی ئێران نییە چکە دەزانین کە لەگەڵ بەغدایە ئەو زیاتر تەبایە وەک لەگەڵ کووردا بۆ نمونە وڵاتێکی وەکو تورکیا ناتوانێت کارتی فشار بەکاربێنێ بڕێک کورد بەهێز بکاتەوە هەر تورکیانە وڵاتانی تری کە ئەندامی هاوپەیمانەتی نێونەتەوەی شەڕی دژی تێرۆر بوو. And again, I don't speak for the government, but I would say that there have been efforts since
جارێکی تریش دەیڵێمەوە من بە ناوی حکوومەتەوە قسە ناکەم بەڵام دەڵێم هەوڵ هەبوون و هەوڵیش دراون لەوەتای ڕێفراندۆمەوە لەوەتای ئەو ڕێو شوێنانی دژ بە هەرێمی کوردستان گیرانەتە بەر واتە ئەو هەوڵانەی دراون تا هەردوو حکوومەتی عێراق و هەرێمیش پێکەوە دانیشن پێم وایە هەندێک لە ڕێبرانی واقعی بینی کورد و حکوومەتی نێوەندیش ئەو ڕێکەوتنانەیان مۆر کردووە بۆ کڕانەوەی فرۆکەکان و دانی موچە و ئەو شتانە پێشم وایە ئەمانش بە پشتیوانی هەندێک لایەنی دەرەکی کراون هەروەها هاوڕایش دەبینیم لە نێوان هەندێک لە وڵاتە گرنگەکانی ناوچەکەدا کە چەخت دەکەنە لە وابەستەی خۆیان بۆ سەروەری وڵاتەکان هەر لە عێراقدانە بەڵکو لە سووریاشدا جا ئەمانە ئەو هێزانن کە مەژنیە بڵین ئێمە پشتیوانی لە خود مختاریەکی زیاتر یان سربەخۆیی دەکەین بەڵکو لەگەڵ ئەوەدان بزانن کورد چۆن دانوستاندن لە ناو عێراقدا دەکات هیچ وڵاتێکی ناوچەکە نابینم بە تایبەتیش لە ئێستادا هاندەر بن بۆ هیچ شتێک بێجگە لە پاراستنی سەروەری دەوڵەتی عێراق یەکی لە پرسیارەکانی تر ئەوەیە یعنی لەوانەیە جەنابیش ئاگاداربی بەپێی ئەو سەردانەی لە ماوەی ڕابردوودا بۆ عێراق کردبوو ماڵی شیعە ماڵێکی ئێجگار پەرتەوازەیە لە ئێستادا و دابەشبوونێکی بەرچاوی پێوە دیارە بە هەمان شێوە ماڵی عەرەبی سوننەش لە عێراقدا هەر هەمان شێوەیە کوردیژەوە خۆیان وەکو لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەم پێکرد جیاوازی و دابەشبوونێکی زۆر هەیە لە نێوانیانە لەم ڕەوشەدا کورد دەتوانێت هاوپەیمانی لە ناو عێراقدا لەگەڵ چ لایەنێکیانە ببەستێ کامیان لە بەرژەوەندی کورد دەبن مەبەستم لە دوای هەڵبژاردنە I think on the one hand, yes, the political fragmentation or the hyper-fragmentation all over Iraq will slow things down even more. So it's going to take longer to make coalitions. پێم وایە دابەشبوون و ڕەهندەکانی دابەشبوونی سیاسی لە سەرانسەری عێراقداوە دەکات شتەکان زیاتر بەکاوەخۆبن و پێکهێنانی هاوپەیمانەتیەکان ماوەیەکی زیاتری پێدەوێت. بەلای منیشەوە ئەوە شتێکی خراپ نییە سنوورەکانی هاوبەندی نەژادی و ئاینزایی تێپەڕێنێت. بە پێچەوانەوە پێم وایە ئەوە شتێکی هیوابەخشە کە عێراق بتوانێت دیاردەکانی نەژادی و ئاینزایی خۆی تێپەڕێنێت تەنانەت ئەگەر بە هەنگاوی بچووکیش بن ئەمە پەرەسەندنێکی سیاسیانەی دروستە لە بری بەکارهێنانی ناسنامەی سیاسی ناسنامەی هاوڵاتی بوون بەکاربهێنرێت هەرچەندە هێشتا عێراق لەو قۆناغەدا نییە بەڵام هەنگاوی بچووکەن بەو ئاراستەیەدا هەروەها پێشم وایە هەندێک دۆسی هەن کە هەموو کورد لە بەردانەواندن و سەر و سەودای لەسەر ناکەن دەتوانێت لە ئێستادا هێڵە سوورەکان ببینێت بۆ نمونە هەندێک لایەنی کوردی لە لیستی عەرەبەکانی عێراقدا بەشدار دەبن لە کاتێکدا هەندێکی تر دەڵێن ناتوانین ئەوە بکەین هێشتا ئەو زەمینەیە نەرەخساوە جا بۆیە کورد پێویستە لیستێکی هەبوایە ئەوانی تری تێپڕاندایە یان ئەوەتا لە شوێنی خۆی گیر دەخوات و وەک لایەنێکی بچووکی لاواز دەمێنێتەوە بەڕاستیش ناتوانێت شتێکی ئەو تۆ بکات هەمان شتیشە بۆ لایەنەکانی تریش جا کورد لەگەڵ کێدا هاوپەیمانیتی دەکات کورد دەتوانێت ئەو هاوپەیمانێتی لەگەڵ هەر لایەنێکدا بکات کە کەمترین ئاستی داواکاریان هەیە لە کورد ئەوە دەتوانن ڕێکەوتنی لەگەڵدا بکەن من ناتوانم بڵێم ئەم یان ئەو لایەنە وەلێ دەزانم دەرفەتەکان زۆرن چونکە عەرەبی عێراقیش دەزانن دەبێت کوردیان لەگەڵ بێت تەنانەت ئەگەر ژمارەی کورسیەکانی کوردیش کەم بکات و کاریگەریەکانیش لە حکوومەتدا کەمتر ببنەوە ئەوە ڕاستە لەوانەیەن نەتوانێت هاوپەیمانێتی پێک بهێنێت ئەگەر بشتوانێت ئەوە ئیشێکی قورس دەبێت و هێشتا پێویستت بەلایەنی تری کورد دەبێت و یەکێشیان پێویستە. Even if the Kurds have smaller seats and less influence in the government, you can't form a coalition. Well, you could, but it would be hard. You still would need different Kurdish groups. They need each other. بە تێگەیشتنی خۆ کامیان دۆستی کوردە عەرەبی سونە کە لە سەروەختی حکوومەتەکانی پێشووی عێراقا ئەزمموی زۆر تاڵی هەبووە کورد لەگەڵ عەرەبی سونەدا یا عەرەبی شیعە کە ئێستا کورد ئەزممونە تاڵەکانی دەست پێ کردووە لەگەڵیە. So I'm going to work around this and it's hard for me بۆ ئەم پرسیارە پێچێک دەکەمەوە چووکە بۆ من قورسە وەڵامی پرسیارێک بدەمەوە کە هەر سونە و شیعە لەخۆ بگرێت چونکە دەزانین هێشتا جیاوازی و دابەشبوونی ئاینزایی هەرهەن
بەڵام هەر هیچ نەبێت لەسەر ئاستی خوجەیی وەک لەم ماوەی ڕابردوودا بینیم هەوڵی زۆر گرنگ دەدرێت تا ئەم جیاوازیانە نەمێنن. یەکەم ئاشتەوایی خوجەیی لە نێوان ئەم دوولایەنەدا بەبێ هیچ گومانێک بوونی هەیە. جابۆیە سەختە بگوترێت کورد لە دهۆک یان کورد لە هەولێر پێویستە هاوپەیمانی هەبێت لەگەڵ ئەم یان ئەودا. ئەی دیموگرافی ناوچەکان چی لێ دەکەیت؟ هەندێک پێکاتە هەن ناوچەکانیان هاوسنوورە لەگەڵ دانیشتوانێکی زۆری شیعەدا. هەندێک کورد لە ناوچەیەکی تێکەڵ لە دانیشتوانی دەژین. هەندێک کورد دانیشتوانی ناوچەیەکن هاوسنووری عەرەبی سونەن و هەروەها تورکمانیش، بۆیە دەڵێم هەبوونی دۆستایەتیەکی باش لەگەڵ دراوسێکاندا گرنگە. یانی لەو شوێنەی لی دەژیت بۆ مانایە نییە کوردیتیان عەرەبیتیان تورکمانیت. پێویستە واقعیانە بیت و ئەوە نەبێت قسە لەگەڵ ئەم لایەن دەکەم و لەگەڵ ئەوی تریدا نایکەم. ئەمە بۆ هەموو ئەوانی تریش دروستە. بەڕاستی ئەمە تا بڵێی مانابەخشە لە سلێمانی بژیت و پەیوەندیت لەگەڵ لایەنی دیاریکراوی هاوسنووردا هەبێت. من قسەم لەسەر ئەو لایەنانەیە کە یاساین و بەشێکن لە هێزە ئاسایشەکانی عێراق یا کۆمەڵگاکەکانی تر. ئەلبەتە قسەم لەسەر ئەو میلیشیانە نییە کە لە دەرەوە پشتیوانی دەکرێن. قسەم لەسەر ئەو لایەنانەیە کە پێویستە پێکەوە بژین و هاوبەشیەکی ئاسایشیان هەبێت پێکەوە. پێویستە بازرگانی و کارداری هەبێت لە نێوانیاندا. بێگومان ئەگەر لە دهۆک بیت یان لە هەر شوێنێکی تر بیت ئەوە پێویستت بەو پەیوەندیانەیە. بەڕاستی و لە کۆتاییدا هەموو هەر عێراقین و نەخشەی دیموگرافیش گۆڕراوە. زۆر عەرەبان بۆ گەشتیاری سەردانی هەرێمی کوردستان دەکەن. لەمانی ڕابردوودا ڕۆژی هەینی بوو لە سلێمانیەوە دەچوون بۆ هەولێر. ئۆتۆمبیلێکی زۆر لە ڕێدا هەبوون. ئەوە پاش دانی موچە بوو. ئۆتۆمبیلێکی زۆر هەبوون لە بەغدا و مووسڵەوە هاتبوون. بەڕاستی ئەمە یانی پێویستە کورد لەگەڵ شیعە و سونەدا پەیوەندی هەبێت. ڕاستە دابەش بوون لە عێراقدا هەبووە، بەڵام هەندێک شتی ئەرێنی لەم پەیوەندیانەدا هاتوونەتە ئارەوە و هیواداریشم ئەم جۆرە پەیوەندی ئابووریانە زیاتر لێکیان نزیک بکاتەوە. نەنی لە هەموو ڕوانگەکانەوە وەکو شیکەرەوەش زۆری جەخت لێ دەکەنەوە کە پێویستە کورد بە هێزێکی تۆکمەوە بڕواتەوە بۆ بەغداوە بتوانێت سەر لە نوێ ئەو پەیوەندیانەی خۆی دروست بکاتەوە. کورد بە کۆمەڵی کێشەی ناوخۆیی خۆیەوە دەچێتە بەغدا و دەست دەکات بە ئەرکە نوێیەکانی لە کاتێکدا ئەو پشتیوانیە نێونەتەوەی پێشتر بۆ کورد هەبوو ئێستا بە هەمان ئەندازە نییە. پێم وایە لە هەموو کۆمەڵگەکاندا جیاوازی ڕەوانین هەیە. بەڵام گرنگترینشت بۆ کورد ئەوەیە هەموو ئەو ئیشانەی کردوویەتی، هەموو ئەو ئەنجامانەی پێکاوەیەتی نیشانی جیهان بدات، بەڕوونی پێناسەی خۆی بکات وەک گەلێک، توانای خۆی نیشانی جیهان بدات وەک لەوەی هەر شتە نەرێنیەکان وە گرفتەکان بخاتە ڕوو. پێم وایە زۆر پێویست و گرینگە کە کورد بارە ئەرێنیەکان نیشان بدات، چونکە هەمیشە چارەسەرکردن هەیە بۆ هەر شتێک بێت. Both sides, and the best way is by participating. دکتۆر دەنیز بەڕای تۆ کورد دەتوانێت چی بکە لە ناو خۆیدا لە ناو هەرێمی کوردستانی عێراقدا کە تا ینی هەست بەوە بکرێت کە بە هێزێکی و بە قورساییەکی گەورەوە چۆتەوە بۆ بەغدا و ئیش بۆ ئامانجەکانی خۆی بکە. Certainly participate in the elections and certainly participate in elections in all بەبێ هیچ گومانێک بەشداریکردن لە هەڵبژاردندا و بەبێ هیچ گومانێکیش بەشداریکردنە لە هەڵبژاردن لە هەموو پارێزگاکاندا. بایکۆتکردنی هەڵبژاردن لە پارێزگایەکی دیاریکراودا یارمەتی دەرنابێت بۆ کورد تا باڵە دەستی خۆیان نیشان بدەن. خاڵی دووهەمیش کە گرنگە دڵنیابوونەوەیە لەوەی موچەی خەڵق بدرێت و ژیانی خەڵق بگەڕێتەوە بۆ باری ئاسایی خۆی، چونکە ئەوە تا خەڵق خۆ پیشاندان دەکات باری ئاسایشی سنوورەکان جێگیر بکرێن. ئەمانە هەمووی پێویست دەکات کە کورد یەکگرتوو بێت، پەرلەمان کارا بێت، کار لەسەر دامەزراوەکان بکرێت، کار لەسەر تۆکمەکردنی ئەو شتانە بکرێت کە ڕەوشی کورد نەکە لەسەر ئاستی ناوخۆی هەرێم بەڵکو لەسەر ئاستی عێراق بەهێز بکات. کارێکی زۆر لە پێشە، بەڵام نازانم دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم چۆن ئەمە دەکەن. بەبێ کارکردن لەگەڵ نەک تەنها بەغدا بەڵکو لەگەڵ ئەنجومەنەکانی تری پارێزگاکانیشدا کاردارەکانی تری عێراق. دیفاکتۆی عێراق گەڕانەوە نییە بۆ ناوەند، بەڵام ناشتوانێت بەو شێوەیە هەموو شتێک لای خۆت بێت و کار بکەیت وەک ئەوەی هەولێر دەیکات، چونکە پێم وایە ئەو ڕۆژانە کۆتایی هات. ئەوە تا خەڵق لەسەر شەقامەکانن، ئەمەش ئەو ئاماژەیە دەدات. جا زۆر شت ماوە بکرێن و پێم وایە دەسەڵاتدارانی کورد هەوڵی چاکسازی دەدەن کە پێویستە لە ڕووی ئابووریەوە بێت، بەڵام ئەو هەموو هەنگاوانە پێویستی شت بە بەشداری هەیە لەگەڵ دەسەڵاتدارانی عێراقی لە حکوومەتی نێوەندیدا.
زۆر کەس ئاماژە بەوە دەکات دەڵێ ینی ژمارەی کورسیەکانی کورد لە بەغدا لەم هەڵبژاردنەدا بە تایبەتی بەهۆی زۆر ڕووداوی ناوخۆییەوە و کێشەکانیش لەگەڵ بەغدادا ژمارەی کورسیەکانی کورد کەم دەکات. ئەگەر ژمارەکە کەم بکات کورد دەتوانێت چی بەدەست بێنێ، کورد دەتوانێت چی بکات لە بەغدایەکدا کە خۆش دەزانیانی ڕای ئێجگار جیاوازەیە بەرامبەر بە خواست و داواکانی کورد بە 60 ئەوەندە کورسیەوە نەیتوانی شتێکی تەواو دەستە بەر بکە ئەی ئێستا گە ژمارەی کورسیەکانی کەم بکات. Yes. So even if the Kurds lose several seats, I don't think that's going to be a game breaker. I don't think, again, I think those key issues that I talked to you about earlier, oil, disputed territories, and the Peshmerga salaries. تەنانەت ئەگەر کورد ژمارەیە کورسیش لە دەست بدات پێم وانیە شتێکی گەورە بێت. پێم وایە وەک پێشتریش باسم کرد ئەو دۆسیە سەرکیانی وەک نەوت و ناوچە کێشە لە سەرەکان و موچەی پێشمەرگە لە ئێستادا کە حکوومەتی عێراق زۆرێک لەو ناوچانی کەوتۆتە ژێردەست و حکوومەتی هەرێمیش لاوازە هۆکار و بیانوویەکی ئەو تۆ نادات بەدەستەوە تا بچنە بەغدا و هەوڵی شتێک بدەن. بەڵام ئەوەی دەتوانن بیکەن ئەگەر ژمارەی کورسیەکانیش کەم بێتەوە ئەوەیە ئەم کاتە بەکار بهێنێت بۆ ڕێخستنەوەی ناوماڵی کورد. ئەمەش پێویستی بەوە نییە لەسەر و 60 کورسی یان کەمتر لە 60 کورسیت هەبێت. نا پێویستە ئەم کاتە بەکار بهێنرێت بۆ ڕێخستنەوەی دامەزراوەکانت. خاڵی دووهەمیش ئەوەیە هەموو عەرەب دژی کورد نییە. بەڵام کاتێک دەچیتە ناوچەکانەوە دەڵێیت کوردستانی سربەخۆم دەوێت ئەوە لە هەستی خەڵکی تر دەدەیت. هێشتاش هەندێک بوار هەن کورد دەتوانێت باڵادەستی تیادا هەبێت لەوانە کاری هاوبەش لە نەوتدا. بەڵام نەبوونی ژمارەیەکی بەرچاوی کورسیەکان لە بەغدا ڕێگر نابێت لە بەردەم کورددا تا پەرلەمانی خۆی بەهێز بکات. سەروەری یاسا بچەسپێنێت لە بواری نەوتدا ڕوون و ئاشکرا بێت. ئەمانە شتێکی باشن بیکات. بەبێ گوێدانا ژمارەی کورسیەکان ئەمانە بکات ئەوە هەنگاوی تەواون بۆ بەرەو پێشچوون چونکە خەڵق خواستیان دەبێت بۆ سەر و سەوداکردن لەگەڵ یەکتردا. Regardless of the seats, I'm sure that they can move forward because people would be more willing perhaps to make deals with each other. حەزەکەم پرسیارێکی کەشە لێ بکەم لەسەرەوەی چەند گرنگە لە هەرێمی کوردستانی عێراقدا هەڵبژاردن بۆ پەرلەمانی هەرێم بکرێت لە پاش هەڵبژاردنەکەی عێراق. I think it's very important, Balan. I think that people are looking internationally and they're looking at Iraq and saying this is yet again another. پێم وایە زۆر گرنگە بڵێن. پێم وایە خەڵق لەسەر ئاستی نێونەتەوەیی سەیری عێراق دەکەن و دەڵێن ئەوە تا جارێکی تر عێراق باش 4 ساڵ هەڵبژاردنی خۆی کردەوە و بەبێ توند و تیژی و هەنگاوەکانی جێگیرکردنی دیموکراسی نیشان دەدەن. پێویستە هەرێمی کوردستانیش لە پێناون بەژەوەندی خۆی هەمان ئەو پرۆسەیە هەبێت دانگی کورد و باڵادەستی کورد هەرچەنها لە حکوومەتی عێراقدا نییە لەسەر ئاستی نێونەتەوەیی و ناوچەکەش. کاتێک ڕخنە لە بەغدا دەگریت و دەڵێت دیموکراتی نییە ینی پێویستە خۆ دیموکراتی بیت. بەڵێ دەبێت کورد هەڵبژاردنەکان بکات لە وادەی خۆیدا بۆ ئەنجومەنەکانی پارێزگاکان بۆ پەرلەمانی خۆیان بۆ سەرۆکایەتی هاوشێوەی ئەو پرۆسانەی لە عێراق هەن هەر بۆیە زۆر گرنگە ئەوم هەڵبژاردنە بکرێت. If not, they will lose credibility if they haven't already in that area. So I think it's very important that they do that. زۆر بە کورتی وەڵام بیتەوە چکە کاتی بەرنامەکەمان نەماوە ئەگەر بێت و هەڵبژاردن نەکرێ چی ڕووەدا؟ ئەگەر هەڵبژاردن نەبێت و گۆڕانکاری نەبێت ئەوە ناجێگیری بەردەوام دەبێت جموجۆڵەکانی ئەپۆزیسیۆن درێژەیان دەبێت گەنجەکان بەرەو ڕادیکاڵی بوون دەڕۆن ناتوانێت دیاسەکان بۆ سەقامگیری هەرێم پەسەند بکرێن هەر بۆیە دەبێت هەڵبژاردن بکرێت. زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتن سپاس دەکەم. تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون.